لە زاخۆ و دەوروبەری زاخۆ تەنها ئەو پردە مێژوویە هەیە یان پردی تریش هەیە؟ بەڵێ پردەک دیژی هەبی لە سەرڕیبۆری هیزلی گوتنە پرا پیشوکێ مخابینی ئەو پرە نەما ئەو پرەجی هەمان وی شیوازی بی شیوازی هەنەیە بیزانتی ڕۆمانی بەس نەمایە سەرڕووباری خابیری چبت ئەوی گرێدانێک گەلوی هەبێت بۆ دەربازبین منتەقا هەرێما ئەنادۆڵێ و ڕۆژ ئاوا ڕاستە بەڵێ شێوەی ئەم پردە ئەو شێوەیەکەوە ئێستا لە بەرچاومانە لە کۆنیشدا هەر ئەو شێوەیە بۆ یان نۆژەنگ کراوەتەوە و چاک کراوەتەوە ئەو شێوەیە وەرگرتووە؟ ئەف برا هەنێ ئەمشین بژنە بە 1500 ساڵە هەر شیوەی خۆیە یعنی هیچ گۆڕانکاری سەردانە هاتی هاتە نوژەنگکردنێ بەس ئەو پارچێت کێم یعنی سیاج شیرهاوێ دیوار بواتە چێکردنێ ئەمما هەر شیوازێ خوە هیچ وەختێکێدا نەهاتیە نوژەنگکردنێ و شیوازی خۆ بێتە گوهڕینێ هەمان ئەو بەرەنە هەمان ئەو کووانانە ئەمشێن بێژین بەری 1500 ساڵە شور تێدا هات بتەکردنێ وەکی بچیت بێژم ئەوە پرەکێت شیوازی ڕۆمانیە ئەگەر ئەم سەحکینە ئەو تەماشەی ئەو جێ ئیسکەلا بکینە ناوەندا کووانادا هەمان شیوال ڕۆمایە هەیە باژێرە فۆڕۆم ڕۆما قەدیم شێن ببینن شیوازی پرێ و گەلک پرێتین المنطقة ترکیە سووریا و لبنانێ ئەف جهت ڕۆمانی حتی ئیتالیا ڕۆما جێتەن گەلک شیواز پرێت بچیکەتەین وێ نمونێ بەس ئەڤ ئەم شێن بێژن هەرێما کوردستان العێراق يعني حتی الجیهان جاب شێن من پرەکی گەلک مەزن هەوساف نمونەنینی کێمن ئەم پردە ڕۆڵی چ بووە دەوری چ بووە لە مێژوودا؟ پەر یعنی سەرکەفتن گەلە شەڕە دنیای بخوینە یەت ناپلیۆنی یەت ڕۆمەلی یەت یعنی گەلک قاعدەت ئەسکەری دنیای بخوینە پەر یعنی سەرکەفتن بەس بەرامبەریش کەسنجی پەر یعنی تەواصل هەفگاهاندن ئەو پەری باجێر ئەو پەری باجێر ئەو پەری دەولەت ئەو پەری دەولەت ئەو پەری قەومیەت ئەو پەری قەومیەت پەر یعنی وەکی مە گوتی شارستانی بەگواستنە شارستانیە پر رولويت زاخو رولك اقتصادي بيا رول عسكري شبت هبت بس في زماني يعني احتمالات بتشتغل نبي چونكو اسكندري مقدوني سيرفي بريراناتا يطال ديجلا راتشوي فيراناتا اسكندري مقدوني شكاكو هاي من دراسه سجل سرنكره زينفون 410 جبري زاينيت كتا برتوكا انا باريزه بحث كاردوخيات كتل فير زاخو بس بحث برينا كده معناه الفيري تبر نبيه معناه الفيري شوي زعفراني كان ها زعفراني نيزيكي ابراهيم خليل جسر ابراهيم خليل زعفراني كالوري معسكري روماني ابي شد بوت تورا درباز بيبت زينفو تورا درباز رحلات 10000 ابت يوناني بين يعني ابرا بو اغراض العسكري هرات بتشكل حتى اشوري جد فيرانا هدنا اشوري طرق ريكا كبيا داغير كرني اش نينات هاتن حتى تشونا انطاكيا وتشونا مصر يعني دربازي بون منطقات بين بس هرد فيرانات هاتن چونكو اف بريديتر هبينا و يعني وكو فلسفه بر يعني جيان يعني جيانك عبوريت باجيري يعني احتمال كاروانت بازرگانت فيرا درباست بين اش باشور باكوري ود گرید آنجی اردلان و بابان و سوران بهدینان و هکاری و جولمرگ و بدلیس و حتی مروانیش ود گریدن